بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵەوەی بەڕێزداین. لە بەرنمەیەم جارەماندا میوانداری کەسایەتیەکمان کردووە کە بۆ خۆی لە عاشیرەتی شکاکە و هەروەها لێکۆڵەر و نووسەرێکی ڕۆژنامەوانێکی ناودارە کاویش کاکشار ئۆرەمارە. کاکشار ماوەیەکی زۆر لەسەر سەرکردەی کورد ئیسماعیل ئاغای شکاک لێکۆڵینەوەی کردووە. ئێمە لەم بەرنمەیەدا هەوڵەدەین لەسەر پەیوەندیەکانی ئیسماعیل ئاغا لەگەڵ تورکەکان، لەگەڵ ڕووس، لەگەڵ ئینگلیس و هەروەها ئێرانیەکان باسی پەیوەندیەکانی ئیسماعیل ئاغاکەین لەگەڵ بنەماڵەی بارزانی و هەروەها لەگەڵ شێخ مەحموودی حەفید و کۆمەڵێ بابەتی گرنگی تری مێژووی کە پەیوەندیان بەو سەرکردەوە هەیە. کاکشار بەخێر بێ بۆ بەرنامەی پەنجەمەوە. خێراندار بێ گەلەک سپاس. ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین حەزەکەم بە کورتیش بێ بۆ ئەوەی بینەران بزانن جوگرافیای نیشتە جێبوونی عشیرەتی شکاک کوێگرێتەوە. عشیرەتە شکاک دو تیرەنە عەبدۆیی و مامەدی لە منتەقا سەڵماسێ و لە ڕۆژاوای گۆڵە ئورمیە و هەروەها باژەڕێ ئورمیە. ڕوبەرێ وان ڕوبەرێکی بەرفرەهە و ئەسل و ئەساسی وانشی بەدگەڕە بۆتانێ جزیرە بۆتانێنەک و سەدان ساڵ بەری نها لەوەرە هاتنە ئۆل ڕۆژهەڵاتی کوردستانی نیشتەجی بوونە. تایبەتمەندیەکە وێ عشیرەتێ ئەوە کو پشتی عشیرەتە کەلهۆر لە ڕۆژهەڵاتی کوردستانی عشیرەتە هەری مەزنن و ژوێ گرنگترژی تم دە سەرکێشیە دۆزا ڕەوایە گەلێ کووردا ji سەردەما سەفەوی و قاجاری و پەهلەویدا هەتا 1930 و سمکۆی شکاک شەهید بوو. ئەو عشیرەت تم و تم وەک دەبێژن سەرکێشێک فەقیر و ژاراکردنە ئێجا di malbatێدا jî kesayetiyên mezin hene ji simkoyê İsmail Xanê mezin bigire heta Alî Xan û Mihemed Axa û Cewer Axa û ji hemiya jî bêtir simkoyê şikak îro jî li menteqa Urmiyê niştivanên yani rûnişvanên herî zêde yên bajar ewin gerek em ji bîr nekin ku hinek lik û şaxên wê eşîretê jî li Çiyayê Kurmenc li derdora Efrînê hene li başûrê Kurdistanê jî hene li Bakurê jî li menteqa Elbak Wanê Hekariyê hene berwê hindê jî dema simko rastî şikest hatiye caran hena xwe biriye ber beşên dinyên Kurdistanê û bi rêya wan hatiye ئێمە باسیەوەکەین ئەگەر ئێمە باسی زیاتر ئەمانەوێت لەسەر کەسایەتی سمکۆ و هەروەها بنەماڵەکەیان بە تایبەتی ئەگەر بەو شێوەیە دابەشی بکەین سەردەمی پێش کوشتنی جەعفەر ئاغا و دوای کوشتنی جەعفەر ئاغا ئەگەر باسی ئەو مێژووەمان بۆ بکەی بۆچی جەعفەر ئاغا لەلایەن قاجاریەکانەوە کوژرا پەیوەندی ئەم عەشیرەتی شکاک و قاجاریەکان یاخود لەسەر مەسەلەی بەرژەوەندی عەشیرەیی بووە لەسەر بەرژەوەندی نەتەوەیی بووە هۆکاری ئەوەی کە بەردەوام بە تایبەتی بنەماڵەی سمکۆ ئەکەونە داوی عەجەمەکانەوە یعنی یەک لە دوای یەک لە گفتوگۆیە لە دانیشتنی ئاشتیانەیە لە ناویانە بن هۆکاری ئەوە چییە؟ ئەو پرسیارێکە گەلک گرنگە ڕاگەهاندنا کوردیدا کێم ئاماژە پێ هاتیەکردن دوو سێ سەبەب هەنە سەبەبە یەکێ کو Cewer Axa bab û bapîrên wî bi destê Sefewî û Qacarîya bi nemerdî di dema hevdîtina de hatine kuştin. Berwê hindê jî Cewer Axa dema ku di rûberekî diyarkiriyê herêma Rojavayê Gola Urmiye û Salmasê da hakim bûye têkiliyê we hem bi Osmaniyan re hebûne hem bi Rûsa re hebûne hem bi dewleta navendiya Îranê yani Qacariya. و هەفدیتنێک تەوی شێخ عەبدولسەلام بارزانی لە 1888 بە قەیسەری ڕووس لە گورجستانê لە تفلیسê çêbûye ku Cewer Axa jî têda bûye û têda behsa doza Kurd heq û hiqûqên gelê Kurd hatiye kirin. Sebeba yekê ku piştra welîehdê yani Nizamû Seltene welîehdê Şahê Îranê Ehmed Şah wî dewet dike bo Tebrizê ew ku çunkî ditirse ku peywendiyên wî wek rêberekî Kurdayê menteqê
به روسارا لسر اساس برجواندی نتوا کرد بن وکی دنجی تکلین جوهرآقای به عثمانیان راجی هبون لسر اساس فاکتورا اول یعنی مثلا مذهب جی خودی رول بوده چونکی کرد سنی نه حاکمیت دا سلطلی ایرانی شیعه بو اوانه به کشتن و تفکجیا هاتنا لمنطقه جهوار عشیرت شکاک جیه خو وکرنه مثلا باجار اورمیه دی که دا باجاره کی کردا بوده لی لسردما سرهلدانا که لادم دم دا امیر خان لبزیرین دست به گهراندن دموگرافی کریه جارنال مثلا لمنطقه مکریان لمحابات جه 20,000 کسا 1000 کس ساخ نمانه همو یعنی تفکجی چه بونه وکی دنجی جوهر آقا تفکجیانه للاین چیو للاین صفویه بله للاین صفویه و قاجاریه هر دو اجی و حتی سردما پهلویه داجی سبب که دنجی او بکو جوهر آقا دناوا خلکی دا مروه کی خیرخواز بو گلک وقت بیشن گری دوکن بیانی جی بحث کرنه و جبر کو او تشتی کو وی هبو به خلک فقیر و جر پارود کرن دو گوتنه روبین هود کردا و او دو سبب سرکه یک جی سبب سه سرنتواندن و بیباوری به حاکم دولت ایران لسر اساس پیشینه بریکو همو باب و باپیر نوان به خاپاندکاری لقلا نازلیه لورمیه لسالماسه لکلا چاریه هاتنا خاپاندن و به شیوه که دورج عرفی مثلا دیپلوماسی به نمروانه هاتنا بۆ خۆشی هەر یەکێکە لەو قوربانیانە خۆ ئەوی شەر بۆ خۆی کەوتۆتە ئەو تەڵەو داوەی کە بڵێن لەسەر ئەساسێک و ئەوێ بکەنە حاکمی منطقەین سنوور و سنوورن ئیرانی لە سەرحەداتên رووسیا و عوسمانیا ji destê wan biparize dawet dikin û her wiha wê demê naemniyeke mezin hebûye ji hêla li Qefqaziya bi taybet Ermenî ew dawetî Tebrizê kirine ku li ser esasê wê hindê ku bibe parêzvanê sinûrên Îranê û hakimiyeteke herêmî bidenê pê re axivine lê piştî çil roja dawetî erka Elîşah kirine li navenda bajar û li wê derê berî ku bikeve hundirî odê bi guleya lê dane û pê re heft kes hebûn ji wan heft kesa du pê re têne kuştin ew 5 kesê din gelek qehremanane ji merkeza bajarê Tebrizê heta Salmasê bi kuştina jandarma û rev û xweşartin û şev di dirêjahiya 20 çend roja da خود دیگهی نکل چاریه و مزنن عشیرت و به تایب سمکوج آگادار دیکن که جوهرآقا ببی آوای هاتا کشتن که شراوی که باز ذکری الان او کاته یعنی بلگش هیا که به تایبتی لسر ازایتی جعفر آقا و شیوی کشتنکی و او طولکردنەوەی کە پاسەوانەکانی کردویانە بله تەنانەت ڕۆژنامە بەریتانیەکان و ڕۆژنامەی وابزانمە و هەرێمیش باسی کوشتنی جعفر آقایان کردووە بله او دمک بکو مشروط خاص لسر کار بون و اعتراض دکم شدیدن جه کوشکا شاه ایرانی کو تا چما انسانی که وها کد خیر و خدمت خلقی دا بو ببکت تک چون قاجاریاجی او ترورن کور بون او ترورن کو بریا مثلا امضا کردن قرآن گفت و قرار و مثلا سوزن گلک مزن خلق دخاپاندن دانین و دکشتن البته او پش راجی بردوام کرد حتی روزا ایروجی بردوامه یعنی بگشتی بجمته د دریجایی دیروکا 500 سال در واسپوی دا یک ریبر کرد لروشالات کردستان به امر خود نمریه همو لسر ماسا مذاکره ده هفدیتنان دا با آوای خاپاندکاری هاتنه شهید کردن باشه یکی لو فاکترانه یکی لو هوکارانه که کورد لەبەرەوەی کە لایەنی ئاینیەکەی بەهێز بووە زۆر جار لەو ڕێگەیەوە بۆ نمونە باز دەواکرێت کە قاجارەکان قورئانێکی پیرۆزیان ناردووە بۆ محەممەد ئاغا یاخۆ محەممەد پاشا بۆ ئەوەی کە هین کار یعنی بڕوایان پێ بکە ئەمە ڕاستە بله ئەمە ڕاستە ئەوە سەردەما کلا دمدم داجی هبو هنگی بو امیرخان لبزیرنجی صفوی قرآن امضا کردن و برن لی به نامردی ده خیوت ده ده حال هفدیتنا دا کشتن و ده سردما بو جوهر آقایجی بو سمکویشکا قرآن نشاندنه لی نامه شاندنه او نامه
كو قرارة ام چه بريارو وقت دبيجن لسر چه بريارة لحف بكين لسر مثلا كردا همو دبريكا ودا بونا و اوجي بخرابرن و قال تشتوية شخصي جي حتى او نامون او نامه د آرشیوا ملی ایران ده هنه وقتا از لروشالات کردستان مگلک حول داکو درخینه مبخو دیتن بس ازن ندان کو کوپیه که جی حتی بپرجی مرو لیورگره بزوره مکاری دو نسخه روزنامه کرد جا آرشیوا ملی ایران درخینن البته گلک تشتی دنجی هنه کو ناهیلن دستی وردن باشه باوشی جعفر آقا خود محمد آقا یا محمد پاشا هر دو محمد پاشای شکاک باشه محمد پاشا دوای کوشتنی جعفر آقا بڕیاری ئەوە دا کە تۆڵەی بکاتەوە بۆ ئەوە گوایە نامانێرێ بۆ کۆمەڵێکی زۆر لە سەر و عەشیرەتەکان لە مەنتیقە و لە دەرەوەی مەنتیقەش ئایا کەس بە ینی بەهانایەوە چووە ینی وەڵامی نامەکەیان داوەتەوە بەشداریان کردووە لەو تۆڵەکردنەوەیە دێ بەڕێوەبرنا عەشیرەتێدا بە تایبەت وە کۆنفدراسیۆن محەممەد ئاغای شکاک یا محەممەد پاشای شکاک و کوڕێوی جەوەراغا هەردووژی خودی ڕۆڵ بوونە دەماک و جەوەراغا تێ تڕۆرکردن محەممەد ئاغا گەڵک حەول دەدەک و کووردا ڕاکە سەرپیا لێژبەرک و زەخت و زۆرەکە مازن هەیە لە سەروان ئەو جەوەراغاژی وەک مرۆڤێک وە ڕێبەرێکی شەڕوان و دیپلۆماتکار هاتیە کوشتن بێهیوی دەبن وێ دەمێ نامەیەکێ دنووشە بۆ سولتانێ عوسمانی و بەری خوددە ئستانبول لێ دەرێ هاوارە خۆ دەبەش بەرک و عثمانیجی سنینە و ڕقابەتێک دنابەرە عوسمانی و قاجاریە دا هەیە لەسەر مەسەلا ئۆل و خاکی ئەوانە بەری خود دەوێ دەرێ لێل 1909 دەماک و ڕزوان پاشا شارەدارێ یانجی بەرپرسیارێکی عوسمانیا تێ کوشتن و کورد تێن تاوانبارکردن بە کوشتناوی بە تایبەت بناماڵە بەدرخانیا و محەممەد پاشاژی بوان ڕادە تێکەلیەدا بووە ویژی دەگرن و دەبەن لە گراوەکێ دکوژن و جنازەوی تاوەژنە ناو بەحرێ ئیرۆژی کەس نزانە چاوە یعنی بچی شێوەی ئەما تۆهمەتە یعنی تاوانە سەرەکەیاوی ئەو بکۆ دەبێژن دەکوشتنا ڕزوان پاشادا ڕۆڵ هەبووە ینی ڕۆڵیان هەبووە کورد ڕزوان پاشایان کوشتووە کورد بەلێ ینی وەک بەحس دەکەن دەبێژن کووردا کوشتنەش بەرک و دژی کووردا بوو لێ محەممەد پاشا چقەس ڕۆڵ هەبووە از ام نزانین اما مهم او ناوا مالین کوردا دا بو نه ناوا مالین پاشاین عثمانی دا او به کوردا را د تکلیه دا بو بروی هندجی هاتیه تاوان بار کردن کاک شرباسی شتێکت کرد وتد جعفر آغا و شیخ عەبدولسەلامی بارزانی بله ئەچنە لای قەیسەری خۆس بله هیچ بەڵگەیەک هەیە وێنەیەک هەیە شتێک هەیە کە ئەمە بسەلمێنێ کە ئەمان چوونەتە ئەوێ یاخود دەنگۆیە دوای ئەوەش ئەگەر چوونەتە ئەوێ داوای چیان کردووە ڕووسەکان داوای چیان لەوان کردووە چۆن ئەم دوانە بەیەکەوە یەکیان گرتووە ینی خۆ هەروان ناکرێت بە بەڕێکەوت بوو بێتەوە بێ پێشتر لانێکیان دانابێت دیارە شێخ عەبدولسەلامی نەمرد لێ دەرێ لە باشووڕی کوردستانێک دەستی عوسمانیان ڕاویایە پەنا خۆ بۆ سمکۆی بریە کۆوێ دەمێت کە لە چاریەدا کۆیا بۆ جعفر ئاغا بۆ سمکۆ بۆ جەوەر ئاغا بە هەردووە بۆ محەممەد پاشاژی و لێ دەرێ ئەلبەتە وێ دەمێ سمکۆ دیارە گەنج بووە زۆر جوان بە مە جەوەراغا تەمەم بووە ئەو بوو مەزنێ مەقسەدا من یعنی ناهینی هەبووە پەیوەندیان هەبوو و لێ دەرێ وەختا بەحسا داواکاریان خۆ دکە شێخ عەبدولسەلام داواکاریان خۆش سولتان عەبدولحەمیدی عوسمانی و ینی پاشایان عوسمانیا هەنگی ناوبەرە کوردا و ڕووسا خۆش بووە لسر مثلا سنور یعنی برکو جەوەراغا پارێزبانی سنور بووە بۆ مثلا کوردا و ڕووساژی باڵاوان کشاندیە و لە دژی عوسمانیا خاصیە وی بکاربینن وێنەیەک هەیە وێنەیەوان لەگەل قەیسەری ڕووس لە تفلیسێ ئەو وێنە باشترین بەڵگەیە وەکدن ڕاگەهاندنا وێ دەمێ یا ئیرانیا و عوسمانیا بە حسابەیەکێ دکەن و دێ باڵگەنامەیەن ڕووسادا ژیل سەروێ هەندێ وانی هەفگرتنا وان ڕێبەرین کورد بەڵێنێکیان ناوە بە کوردەکان ڕۆسەکان کە روسیا د درێژاهیا دیرۆکێدا
کم هری کم 300 سالن در باز بوین سردما شیخ عبیدالله نهری حتی روزا ایرو هیچ وقت استراتژی وان بو مثلا کرد بو چاره سرکردن مثلا کرد رون و آشکرانیه هیچ وقت هفکار نبونه بلکه عکسی و جارنا تاکتیک جیکر نبونه سبب کو کرد و جیران وان لحف بکون و هودو بکشن مثلا د سرهلدان آگری دا اگر هفکاریا روسا توی کمالیستان نبویا چه جارا احسان نوری پاشا و حسکی تیلی راست شکسته ندهاتن و هفکاریا البته ایران و ترکیه جی حتی روزا ایروجی استراتژیا وان سیاست وان ندیاره باشە مادام ئێمە هەر باسیەوەکەین حەزم کرد باسی پەیوەندی بارزانیەکان و شکاک و سمکۆ ئەوانە بە تایبەتی بله بۆ مێژوو بازەکەین بله هەندێک جار هەرچەندە هیچ بەڵگەیەک نییە جاری وایە بەس قسەی یعنی فڕێ درێتە ناو مێژووەوە سمکۆ هیچ دەورێکی هەبووە لە تەسلیمکردنی شێخ عەبدوڵڵای بارزانی شێخ عەبدوسەلامی بارزانی بە تورکەکان و ئیعدامکردنی نه هیچ اصلا و ابدا عکسی و او کسین وکه صوفی عبدالله که هفکاریا عثمانیا کرد و شیخ عبدالسلام بارزانی گرت و تسلیمی رایدار عثمانی کرد پشت جهیلا سمکو کسین در دوراوی او بناماله نمان لروشالات کردستان لباجا لگند گنگ چینه و سمکو ریزک تایبتی هبو بو شیخ عبدالسلام بارزانی وک شیخکی و خودی مرید بو وکی دنجی یعنی چاوا ممکنه هر دو لدجی دو امپراتورین عثمانی و قاجاری بن داخازین وان یک بن جه هر دو عائله و مالباتا مازن و گرگرین وان هات بنا کشتن شیخ عبدالسلام پناخو آنی بیتبر کردین روشالات کردستانی و سمکو خودی رولکی وهابه نه ممکنه یعنی اوا اساس دا ترى وليت زانه ما كردا بخود ديروكا خونا نويسانديا دجمن بپی برجواندين خو چه خواستيه بيجين كريا لدجي ريبر و سركردين كردا بو درسكرنا ناكوكيا دنا براوان دا كو حتى روجا ايروجي هفدو نگرن او انتي بروباغندا بلاف كرنا اما گرينگ كا ماموستا مثلا كمال مظهر چه بیجه مثلا ماموستا دکتر جبار قادر چه بیجه رسول هوار لی کولین چوال سروی مجاری کریه اوانه همو او یکدن کریس کوچرا چه بیجه یان ادمونز چه بیجه آنسم کوش شکاک بخو اگر تشتکی وها بویا دمکو جه 1922 او پیدا هات الوی در الباشور کردستانی بو چواتی کلین وی و شیخ احمد بارزانی وها گرم بانا چاوا شیخ احمد بارزانی یه ملا مصطفی بارزانی و هنگی جوانکی 20 چند سالی یه هنار به حضور سمکوی که کرم که ام بوده چه بینی و ملا مصطفی و سمکوی یکتریان بینی بله او دمکو لچوی یکتریان بینی لروشالات یا لبا نخیر لیره لمنطقه برادوستا بله لوی داره حفظ دیتنه دمکو دبینه جی گلک کیفاوی پیته و وقتا پیرا دا آخوه بحثا تاکتیکین شرد که پشتی کو دچه دبیجه اگر صد جوانی و هات دستی من دوام ده دنیا فتح کرده با به بلگه او کسین کو سمکو بله سمکو و هات دبیجه او جو پیشمرگه که کونیه نمر بارزانی ده پرسند ناور ریبرین کرده دا هری زیده توش که حزده که او چما دبیجه سمکوی شکاک سبب دبیجه برکو گلک کرو حقی ود دیرو که دا نهات یدان اجا بروی هندیشی براستی جیر ریزیه کو تو برنامه پنجمور و اکران روداوی و بیر آنینه و ها برفرهی ببیرتینن چونکی براستی ده وک بارزانی نمرگوت کدو ناوی سمکوی ده دیرو که کرده دا بقاسی کو او زحمتی او دست کفتین کو وی هبونه نهات یداین بله او باسی او صوفی عبدالله بله ام صوفی عبدالله چی بوچی لەناو کووردا ئەم هەموو سۆفی عەبدوڵڵایە دروزە بێت و کەسایەتیشی گەورەی وەکو شێخ عەبدوسەلامی بارزانی ئەگرن و تەسلیمی تورکەکانیە بەڵێ ئیتر توزانە دیرۆکە مەدا مخابن خیانەت وەک میراسێکی لێ هاتیە ئەو خیانەت هەتا ڕۆژە ئیرۆژی بەردەوامە پشتی وێ خیانەتێ چەند خیانەتێ دیگە بوونە شێخ سەعیدێ پیران چاوە هاتە گرتن چاوە هاتە ڕەواندن
سمکو د شر داویه یکلا چاریه دا چاوا راستی شکسته هات او روشا آبوری او فقیری او فقیریا کلتوری و فقیریا مادی او خیانت هات کرن لإيروجي ناوي الشيخ عبد السلام وسمكو جوار آغا وشيخ أحمد وهمون ريبر وليدرين كردامايا لكس بحثا خيانتكارن وكس صوفي عبد الله وعنجي خالو قربان ناكا كو هر دوجي بدسي سمكوي هات نكشتن خالو قوربانیش بله خالو قرباني الشر ميان دعا بدا أمي بحثا ويجي بكين زۆر باشە ئێمە گەر باسی بەدرخانیەکان بکەین بله پەیوەندی بەدرخانیەکان و سمکۆ لە ڕێگەی باوشیەوە بۆ لە ئێستانبول ئەوانی ناسیوە یاخود پێشتر هەر لەو منتیقەی هەکاری و ئەمانە تێکەڵاویان هەبووە دیارە وەک بنچینە وەک ئەساس بناماڵە شکاکە خۆ بۆتی حساب دکەن ئەمە ئەگەر تو بەحسا پەیوەندیên سیاسی کلتوری دکەی ئەرێ ئەو پەیوەندی محەممەد پاشای شکاک بابێ جەوەراغا و سمکۆی لەگەل وان هەبوونە لە دەماکۆ ئستانبولێ و پشتڕاژی ئەندامێکی ئاکتیڤ سیاستمەدار و ڕۆژنامەوان و نویسکاری وەکە عەبدولڕەزاق بەدرخان دەما ئەو سایتەها لە تفلیسێ تێنە بەردان دەمێکی تێنە گرتن تێن و عوسمانی ئەسکەری عوسمانیە وان دەبەن و ببەنە تورکیا عوسمانی و بکوژن سمکۆ لە گەلیە قوتور دگەهێ و وان ji destê wan derdixîne û pişra ev jî dibe sebeb ku her du jî yek diwarê siyasî da yek diwarê kulturî û siyasî da bi taybet Abdulrazak Bedirxan bibe hevkarekî ciddiyê Simkoy diwarê avedankirina کۆمەڵەیە گیهاندانی خوێندنگەها یەکێل 1913 ئەڕۆ کۆڤارە کوردستان و ڕۆژنامە کورد ئەلبەتە کێمتر و ئەو هەفکاری حتا داویەک و عەبدولڕەزاق بەدرخان دچە تورکیە و لە 1970 تێ ئەیدامکردن بەردەوام بووە باشە گەر ئێمە دیارە باسی ئەو شتاناکەین چگەوە شتایکی گرنگی مێژووین بەڕاستی بە تایبەتی مەسلەی پەروەردە و ڕاگەیاندن و ئەوانە بەڵام بۆچی لە ناو هەموو عەشیرەتی شکاکە سمکۆ وەکو گەنجێک و بە سەرۆکی عەشیرەتەکە هۆکاری چییە ئەمە کەسێکی دیار بووە یاخود ڕێبەر زوو چێنابن لیدەرە هەندێک خصوصیات و تایبەتمەندیوانیە تایبەتی هەنە سمکۆ هەم وەک شەڕوان کوڕێکی ئەنسانێکی مێرخاز بوو دەستپێک یعنی زوو پێ حەسیاک و گەرەکە تۆڵە باب و باپیرێن خۆ ڕێبەرین کووردا veke dema ku hemû bi nemerdî hatine kuştin. Berwê hindê jî şervanekî gelek zîrek bûye. Lê kolînvanê navdar Wasilî Nikîtîn gelek behsî wî aliyê Simkoy di kitaba xwe ya Kurdistan û Kurda dike, yan jî Kurd û Kurdistan dike. Yek jî Simko qonax bi qonax ku hatiye di warê fikrî û hizrî de xwe pêş xistiye, xwe guhorandiye. û zû pê hesiyaya ku Kurd milletekî bindest e, milleteke xwedî maf û heq û hiqûqa berwê hindê jî wiha rastî kuştin û talan û Kurdistan di warê avedaniyê da wek dibêjin mehrûmiyeteke gelek gelek mizaef nisbet bi herêmê dinyên Îranê hebûye. Wekî din jî mirovek bûye ku ji peywendiya gelek hes kiriye. û dîwanxaneya wî an jî koşka wî ya Kelaçariyê tim û tim mirovên mezan Rewşenbîr ji Mihabat û Seqiz û Banê bigire heta Mako heta nava Kurdên Qefqazya û Kurdên aliyê dinyê Kurdistanê yanî Bakurê Kurdistanê. Ca ême hezekî pişûyê gehîn û duayê dirêje ba qsekanman. دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاکشار ئۆرەمات. کاکشار پێم خۆش و باسی شتێکی تری مێژووی بکەین کە ئەویش دیارە زۆر شتەیەکە لەسەر سمکۆی شکا قسەی لەسەر بکەین. بەڵام پێشەوەی کە سمکۆ ببێ بە سەرۆکی بڵێن عەشیرەتی شکاک و ناوبانگ دەرکە ئەمانە پەیوەندی باب و باپیرانی ئەو لەگەڵ مەسیحیەکان و ئاسووریەکان و ئەوانەی کە لەو منتیقەیە ژیاون بە تایبەتی لە لایەنی ئاینیەوە چۆن بووە؟ بەڕاستی ئەو پرسیارێکە گەڵک گرنگە و گەرەکە ئەم گەلک لەسەر باخوین. بەریا هاتنە میسیۆنەرên دینی لە ئەمریکا و ئەنگلستانê و نزا welatên dinyên Fransa وەک Fransa و Almanya
پەیوەندیên Kurda û Mesîhiya evên ku ne Misilmanin çêca çi Asurî çi Ermenî peywendiyên gelek xweş bûne. Hiç kuştinek, duberekiyek, nakokiyek yan jî bigijda çonek di navbera Kurda û wan kêmnetewên olî etnîkî da nebûye. Piştî ku misyoner di şerê cîhaniyê yêkê da têne menteqeyê Asurî û Suryaniyan bi taybet evên ku ji qetleama Ermeniya raviya bûn têne Rojhilatê Kurdistanê û di wî demî de Simko hakimekî bila minazi'a di herêmê da hemû Rojhilatê Kurdistanê nîva Rojhilatê Kurdistanê bi hêza eşîreta azad kiriye hêdî nakokî di navbera wan da çê dibin bi meremên siyasî hal bike misyonerên dînî wezîfeya wan ew nebû. Wezîfeya wan xizmetkirina xelkê bû, avakirina nexweşxaneya bû, bê ferq û cidayî di navbera Kurda û Azerî û Asurî Suryanî an ji Ermenî û eqeliyeteke ya Kildaniya ya Yehudiya. کەواتە تۆڵی ئەمە ینی پاڵنەرێکی دەرەکی بووە کە بۆ هۆی ئەوەی ئەو ناکۆچیانە دروست بەێ و بوو سەبەب کۆ پشرا تراژێدی بقەومن و da asteke bilinda hem millet hem rêberên hereketên her du aliya bêne hemberiyê ku kuştina marşimûn jî li 1980 wiha çêbû. بەڵێ جایمە بە تایبەتی باسی ئەوە ژەکەین بەڵام دەوری قاجاریەکان چیە مەسەلەی شیعە و سوننە و ئەم بڵێن کەمە نەتەوەی و ئاینیانی کە لەو ناوایە هەبوو ئەوان دەوریان چی هەبوو ji 1501 zayînî Şah İsmailê yekê li bajarê Tebrizê da elam kirin ku ji vir û şûnda ola duwaze îmamî yanî şîeya esna eşerî ola fêrmiya dewleta me ye bi çend merema yek li hemberî kültûra Ereba xwe biparêzin du sinûrên siyasiyên xwe li hemberî Osmaniya û Ereba biparêzin sê zimanê Farsî biparêzin ewa sebeb bi wê demê rawêjkarên wî jê ra dibêjin heman bajarê Tebrizê ku tu daxwazeke wiha dikey piranî sunnî ne tu yê çi bikey li hemberî serhildanên wan e dibêje her kes li dijî min rabe serê wî û şora min şemşîra min û destê xwe li şemşîra xwe de û bi taybetî ev qetleam jî gelek hatine kirin bi taybet li Kurdistanê lê Kurda ne duwarê etnîkî da ne duwarê olî da bi temamî neketine bin daxwazên wek dibêjin hejemonîxwaziyên şîeya zanî ber wê hindî jî ew qetleam li menteqeya kirmancinişîn û menteqa Mukriyan hatin çêkirin ema wan karî li menteqa Îlamê û Kirmaşanê û Loristanê mezhebê Kurda biguherînin û hingî sedî 85 hemû İran sunnî bûn لەو تەمەنە گەنجێتی کە ئەو دەسەڵات دەگرێتە دەست بەێ بە بڕوای تۆ زۆر جار باسیەوەکەن کە ئەو تمۆحی ئەوەی هەبوو وەکو گەنجێک وەکو ئاغایەک دەرکەوێت و دەسەڵاتی خۆی بسەپێنێ بەڵام لەلایەکی تری شۆ باسیەوەکەن کە پیاوێکی ناسیۆنالیست بووە ئامانجیەوەی هەبووە کە دەوڵەتی کوردی دروستکایە هیچ نەبێت لەو منتیقەیە دە حاکمیەتێک دروستکە کە خۆی سەرکردایەتی بکە کامیان بووە ینی ئەو ئامانجی زیاتر عشیرەتی بووە یاخود مەسەلە نەتەوەیەکەی بەلاوە گرنگ بووە چونکە زۆر جار باسیەوە کرێ کاڵێن کورد ناسیۆنالیستی عشیرەیی هەبووە نەک نەتەوەی بەێ کاکاوە تو زانێ ئەم بەحسا 100 ساڵ بەری نەها دکەین هەر بۆیەرێک هەر ڕوودانێک بە پێی دەما خۆیە بێ شرۆڤەکردن نه لە گۆر دەما ئیرۆ وێ دەمێت تو فکر دکەی لە ڕۆژهەڵاتی کوردستانی ji sadê çend prosent Kurd xwendewar bûn و li Îranê jî li Îranê sadî 5 li Kurdistanê sadî 2 ta 3% zane ew hewildanên ku stimkoykirine nasnameya wî ye ku ne wek serwekekî eşîretê tevger kiriye çekî dema Ceverağa tê kuştin ew 18 salî bûye 19 salî bûye û berî wê jî bab û bapîrên wî li gor ew vegêrandinên ku mezinên eşîretê bô kirine bi taybet Xalê Mîrzê ku wezîrê wî milê rastê bûye ew baş bê hesiyaye ku ne li ser mesela eşîretî ew hemû kes û karên wê rêberên dinyên beşê dinyên Kurdistanê jî hatine kuştin
یعنی تمن ری نددا کو خو وک سروک عشیرتک بده دیار کنن اما وک سروک کنفدراسیون عشیرتا وک هرکیا ارتوشیا دریا شکاکا چم لیکینوان جلالیا مرو دکاره بیجه کو اوی به آوائه کی گلک دیپلومات کارانه او عشیرت همو گهاندنه یک و ارتشک میلیشای جوان چکریه و دویز وان سالادان نیوا روشالات کردستان آخر روشالات کردستان جدست دولت ایران درخستیه و ل 1922 مانگا جولای خبتیه کو ادی کمارا کردستان راگهینه حتی برواجی سیستما سلطنتی سانه و اول دو کوا ده روزنامه یا ده نیویورک تایمز دا هیا او خبر کو بلاف کرنه یعنی او آمان جیوی هبو که دولتشی کردی دروست که بلام پاشایتی وانیه؟ نه کماری بره او بلگه که من بوده هنارد او دوی داری ده هید که مثلا روزنامه تایمز که روزانه خبرین ایران دو شوپاندن لمنطقه بون و سمکوج نیز بجی دیتنه او بلگه که گلک گرینگه وکی دنجی او کسین که سمکوج نیز و دیتنه مثلا حسن سیف القضات ملا محمد ترجانی زاده احمد ترجانی زاده جوان بیتر محمد جمال الدین الحکاری کو قاضی سمکوی بویا آنجی میسم کو آذری بویا خلک خوی بویا کاتب وی بویا آن مازنو گرگرین دنین منطقه ددن دیار کرن کو سمکو انسانه کی چند کرد پرور و ناسیونالیست بویا لسر اساس وان کارو کریا راجی دبینه کو وقت باب ناسیونالیزم کردی هاتیه بناو کرن سبب چنه صدم چرا تخص امی بیجی مثلا چه هيك باباوشي ناسيوناليزمي كردي نايب مثلا سياسيه كيجينا زور جباسي احمدي خانيه كان بله بله مثلا کریس کوچرا دل کلنا خویا بر فرهدا بحثاوی یکید که اما سبب چیه صدم چیه آنجی بری چند سالا من هنده کسین کو جنیز و سمکو دیته بون مثلا پیشمرگه نوی اوانجی دگوتن دگو یا وقتی دنجی او روشنبیر دوراوه او روزنامه یا کرد یا که هیا گوتارنوی تیدانه داخازنوی تیدانه او مؤسسه این کو چه کرنه و واسیلی نیکتین کریس کوچرا و او کسین کو زیده تر مثلا هاتنه منطقه دیتنه دوی منطقه یا پاجدامایی دا رابون و رونشتن رفتار دیالوگ آنجی یا ملکی دما هاتیه سمکول اورمیه دیتیه جهلا خویبونه و هاتیه و کارو کریارن وی نناساندنا سنورا و به تایبتی ده سردما کو پیمان لوزان پیک دهات حولدانن وی کارن وی او تاکتیک استراتژین وی کو به انگلیس را خواستیه هفدیتنا چکه با آوای تاکتیک به ترکا را به تایبه جون ترکا را هفدیتن چکرنه به نامه این وی جه ایرانیا را جه اوان اوا همو بلگنه کو اثبات دکن کو او باب ناسیونالیزم کردیه باشه اما باسی نامکانی و باسی کامل بابتی تریجکین بلام اوی بلای منو حازم کرد که باسی بکین یکم روزنامه یک درکنوان بله روزنامه کردستان بله گوارا کردستان بله بری گوارا کردستان 1912 سر ادیتوری و عبدالرزاق بدرخان باشه لباجار خوش اما با کردیه ام گوارا همی با کردی و ترکی نه به کردی گوارا کردستان به کردی و ترکیه بله روزنامه کرد وک زمان حال دستالات سمکوی ل 1922 بله به زمان کردی به هر دو زاراوا کرمانجی و سورانی او به زمان فارسی بەڵام گۆڤاری کوردستان زیاتر بە کرمانجیەوە بە کرمانجی و سۆرانی گۆڤارەکەش بەێ ئەو بە تورکیا ئەستانبولی چونکە عەبدولڕەزاق بەدرخان بڕێوە دەبێت ئەما ئێدیتۆری گۆڤارە ڕۆژنامە کورد محەممەد تورجانیزادە و ئەحمەد تورجانیزادە بوونە لێ باژارە ئورمیێ لە چاپخانەیە غەیرەت کۆبەری ناوەوێ تەمەدن بوو وێ کۆوارێ بەڵاو دیکەن 6 هەتا 7 هەژمار هەنە نەها 3 ژمار دەستێمەدا هەنە سمکۆ بۆ خۆی خوێندەواری هەبووە یا میرزای هەبووە خوێندەوار بوو یعنی هەتا 4-5 ساڵا مەدرسە خواندیە
لەگۆر ئەو پێشمەرگەیەکی وە هەبوو من دەما گوت و بشپێڕاچکێ لە ئورمیێ مامێ عەبدی دگوتنێ عمرێوە 120 ساڵ بوو ژنێز وە سمکۆ دیتە بوو و دگوت یعنی 4 ساڵە دەرس خواندبوو خوندەواری هەبوو ئەو نامەیەک و نەمر شێخ مححمود ڕانویساندیێژە ئەو دەستخەتی ویە ینی بەخەتی خۆی بووین بەێ بە دەستخەتی خۆ نویساندیە ئەمە میرزاژی هەبوون کاتبژی هەبوون یەک مەیسەم بوو و ئازەری بوو خەلکێ خۆی بوو من گەلک حەولدا چۆن من ماڵبات ئەوانژی لە باژارە خۆی پەیداکردن و بیرانینێ خۆ نویساندنە لێ بیرانین ji دەستی گرتنە بە تایبەت دەما ساواکێ چونکی تێکەلیا ماڵباتە مەیسەم لەگەل تاهرخانی سمکۆی لەگەل قوبات خان و لەگەل باباخانی کوڕنسێ کوڕنج سمکۆی چونکی خسروخان لە ئستانبولی بلگەلوانە بوو گەلک گەلک گەرم بوونە حەولدانە وان بیرانینە بەدەست بێخە نەدانێ نەوێرانە و وەندا بوونە و لێ دبێژن یعنی ماڵباتەوان ئەو نەویەوە دگوتە من دگوت دەماک و باپیرێمە بەحسا سمکۆی دکرد نەدکاری خۆ بگرە هەندگیرا دگوت سمکۆ ئەنسانێک ڕێبەرێکی مازم بوو نەتنێ بۆ کوردا بۆ ئازەریاژی حق و حقوق ئەنسانە داواتکردن ڕێبەرێکی ینی خودی فکر و ڕامانên ئەنسانی بوو بێ فەرق و جودایی ئەوە ژوێ دەمێتە ئیسپاتکردن دەما ئورمیە ئازاد دکەش دەستی دەوڵەتێ ئەول حاکمێکی ئازەری داتینە پشرا عمەر خانتینە دیکە حاکمێ باژار یعنی دەکریارێ داژی ئانژی دەما کو ظلم و زۆرەکە مازن ji hêla ئاسووریە an ji hêla dewletê ve li bajarê Urmiyê li azerî û Kurda têkirin azerî û mezin û giregir xelk tê gela çariyê şikayeta xwe bo Simkoyî tîne êca wan katiba yek meselen Mihemed Cemaletdîn el Hekarî yek meysem Simkoy çi gotiye nivîsîne û di rojnama Kurda belav kirine û ew gotar تیر دکن که ام بزانیم که مانیفستوی حرکت سیاسی سمکو بیرو رامان سمکو شکاک چند دولمند و کردستانی و نتوایی بونه و دیدا چه هنه چینه اگه تخواست امتکاریم پاش اشاره پی بکن باشه سمکو خوی بریارکانی دا و یا خود راوشکاری هبو شور هبویه ده هر وارده او امانه ینی دیارە من نامێ بە مەسەلە نەگەتیفەکەی ناڵێم بەڵام ئەوانەی کە لە دەوری بوون هەمووی سەرۆک عەشیرەت و سەرۆک خێڵ و کەسوکاری خۆی بوون یاخۆت خەڵکی خوێنەوار و ئەوانەشی لە دەور بووە ینی ئەنسانên توزانە بە پێی وێ دەمێ سەرۆک عەشیرەت لە دۆرێ هەبوون گەلک هەبوون پڕانێ ئەو بوون ئەمە ڕەوشەمبیرژ لە دۆرێ هەبوون مثلا او بنامالا ترجانی زاده و تو اگر بیرورین ترجانی زاده بخونه چاوا بحثی کساتی سمکوی دیگه لجم نمر عبیدالله ایوبیان هبون و برنامه نافدارین کرکوم چیکر تیدا بحث دیگه وکیدن عبدالرزاق بدرخان یا سید طه گیلانی وكيدن جبنامالا قاضية سيف القضاة حسن أبو الحسن سيف القضاة شاعركي مازن بود منطقة دا بو قواري خو لمنطقة مكريان ومنطقة أورمية أحمدكي خانية مودرن بويا بس بمشروط خازراتي كلين وحبونا ودما هاتية سمكوي خاصية ترجاني زاده بك وزير پرورده زانه دناوبرا و بوی وزارت دناوبرا ابو الحسن سيف يعني سيف القضاة و محمد ترجاني زاده در رقابت هبويه داویه ترجاني زاده هاتیه حل بجات چونکه عالمه کی گلک معظم بود و هیلا دینی دا و هیلا کردینی دا یعنی همو او کساتی که مگوتن ویدمه کساتین دیار بون کردستانه جوانه مازنتر روشنبیرتر ریبرتر کسی که دی نبو ام بری صد و چند سال بری نهاد کن اوانه انسان هم وک خاندان هم وک بنامال اما لدردور سمکویجی مثلا کسی وک عمر خان هبون پشر عمر خان ریا خو گهراند لدجی سمکوی درکت بله اگر باسی ریخستن کن بله ئەوان ڕێخستنێکی ڕۆشنبیریان دروست کرد بوو بە ناوی پێگەیاندن یاخود گەیاندن ئەو ڕێخستنە بە چمە بەسێ دروست کرا ڕێکخراوێکی ڕۆشنبیری بوو یاخود سیاسی بوو هەردوو بوون ئەمە زیاتر ڕەوشەنبیری بۆ پەروەردەکردنی کۆمەلەیە جیهاندانی ئانجی گیهاندانی جیهاندانی هەنێکی فارسیە گیهاندانی یعنی پێگەهاندن یعنی فکر و ڕامانên عەبدولڕەزاق بەدرخان چقاس هبونه دواره خدمتا بو بلندکردنا ئاستا ڕەوشەنبیریە جوواکێدا
جهیلا سمکو ببی او هاتنه پجراندن و سمکوی جهیلا امنیت و مادی پشگیری دایوان مؤسسه یا مؤسسه نیکی لروشالات کردستان د سردما سمکوی شکاک ده هاتنه دا مزراندن د سردما کمارا کردستان ده او مؤسسه برفراوانتر بونه لسردما د صلات سمکوی لورمیه 4 سالا کو اورمیه پایتختاوی بو مثلا چاپخانه یا غیرت هبو روزنامه کرد و کووارا کردستان تیدا ده هاتنه چاپ کرن یکمین خوندنگه ل 27 ماه اکتبر جوت ماه 1913 ل بازار خویه هاتیه دامزرانده می بحثا ناوروکاوی که چکیریه چه امی ویجی بکن و پشترا مثلا دار المساکین بو فقیر و جار الباجار اورمی هاتیه فقیر و جار چونه بپره نان و آب و جیان لی رازانه او کرنه دستگاهین مثلا راگهاندن دامزراندنه جه تکنیکا مدرن الکلا چاریه حتی مهابات به بنکین خوین لشکری و دستالات و سمکود تکلیه دا بو برای تلفونه سانه و دمه او کارانه او پینگاوانه او پینگاوو که امدکاری ناوی ودانین پینگاوین یکیان رونسانسه و ام هنگی وی قدر و قیمتی وان کارانه زانین دما پیشوا قاضی محمد 22 ماه 1 سال 1946 دا د آخفتنا خودت بیجه ریا من ریا بردوامیه ریبرکی و کسم کوی شکاکه زانه و ام دبینین مثلا مخابن دجمن اسم کوی گلاک نیجا دجمن اسم کوی هم دهیلا دینی دا آسوری و ایرانی هم د منطقه ویدا عشیرت و مازن و گرگرین کردانه کو خیانت لیکن هم دولت داگیر کردن هم زلهزین بیانینه کسم کو قمر چکستم کو سری خوب کسی ناتوینه ریا خو استراتژی خویا سرخوبونا کردستان بردوام دیگه والله جا اگر ما باسی او کتابخانه بکن که لخوی بو یکمین جار کتابخانه به زمانی کردی ئاواکرێ خود دامەزرێ گرنگجی ئەوەش بۆ نمونە ڕووسەکان نوێنەری ڕووسەکان لەوێ بەشدارە بێ حەزەکەم باسی ئەو قوتابخانەیە بکەی ئەمە ڕووسەکان دەوریان چی بۆ لە دروستکردنیە و سمکۆ لەوێ بۆ خۆی بەشدار بووە بە زمانی کوردی بووە بە چ پیتێکم خەڵک خوێندوێتی کێ بۆی بووە ئایا هەر مناڵی دەوڵەمەند و ئاغا و عەشیرەتەکان لەوێ خوێندویانە یاخود خەڵکی هەژار و فەقیری شارەکەش خوێندوێتی حەزەکەم بە کورتیش بێ ئیشارەتێ بدەی بەوە چونکە وەکو تۆ بازەکەی یەکەمین قوتابخانەیە کە بە زمانی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست دەکرێت. بەێ ئەو مژارێکە گەڵە گرنگە بەلکی تێمایە هەری گرنگ و گرانبها ئانژی وەک دەبێژن کۆ کێم ئاماژە پێکریە ئەو مەسەلا خوندنگەها خۆیەیە. د 22 اکتبر 1913 دا راپورتکی چرکوف نایب کنسولوس روس لباجار خویه یعنی وی راپورت 10-12 روپلی جه تزار روس را دشینه مسکوی اوتی دا بحثا روشا کردا روشا سرهلدان کردا ریبرین کردا و حلویستا کردا داخازین کردا جه امپراتوریا روس دکه مثلا دی بیجه عشیرتین کردا لورا گلکی دجیمنه چونکی سیاستا که می رون و دیار بو مثلا کرد نینه و کردا لوی داره ده بن سرکات یاستم کو هندک روشن بیرین در دوراوی دا مثلا جه رنگ و کراس عشیرتی درباس کرنه هاتنه مثلا نتوایی بیویست ام استراتژیا خول هم بری کردا بگهورین ام هندک تشتا بدینه کردا بوکو کرد بکاربن لهمبری عثمانیا هجمونی خازیا عثمانیا کو جارنا تند کهونا روشالات کردستانی پشگیری مبن هنگی ایران او منطقه دبن ده صلاتا معنویه روسا دا بویا حاکمیت ایران زیده ده صلاتدار نبویه چه بکن چه نکن لسر داخازن جوهر آقای شیخ عبدالسلام کو بری 1900 چوبون تاجیکستان چوبون گرجستان و تفلیس رایدارین روس دیت بون و پش را داخازن سمکو عبدالرزاق بدرخان ام چه دخوازن ام دخوازن مخوندنگه هکبه به چه زمانه به زمان کردی و هنگی 27 ماه 10
اللي باجار خوی د ناوندا باجاره دبجنی سرا نهاجی او مدرسه مایه بنگهاوی فیلماوی فوتوینویجی لجم من هنج برکو سالا در باسبوی ما 110 سالیا وی خوندنگه ما پیروز کرد زانینگه اسلو ل ولات نروژ و اوانه قبول دکن ماده این درسی مثلا گلک بالکشه به آوه که مدر لسر مثلا متماتیکی بونه لسر جغرافیایی بونه لسر دیروکی بونه وکی دن ده پراکتیک دا خلق فیر کرنه چاوا دار تراشیه بکن چاوا باغداریه بکن چاوا خوفری هم تویری شو هم کرداری حتی مثلا خوندوان چند خوندوان که جیه بونه چاوا خوفری چنینا مثلا قالیچه و فرشا بکن و اوانه مکتاب اینوان جه اکادمیا بلندا تفلیسه تینا چاپ کردن به پیتن کریلی و لاتینی و دیگه هنوی داره ماموستای وانجی جو کردن ارمنستان و گرجستان بونه خوندن به زمان کردی بوده و ده آلیه مادی و امنیت دا در روژا وکرنا وی خوندنگه دا دما خوندوان کرد 29 کس لناوا مرکز باجر به آوه که وی آلی سوارن سمکووان ده پاریزن تین و دمشن بر به خوندنگه مرکز باجر تین هنگی ایرانی دی بیجن زاروکین گورین چیاجی ادی فری باجروانی و مدنیت خوندن دبن اوا بوما تحلوکه که و هنگی شدیدن اعتراض دکن شدیدن هم دولت ترکا جون ترک هم جی دولت مرکزی ایرانی لتبریز و تهرانی او پیوست ام دوی داره دا مثلا رول دو کساتی باش بنرخینی یک رول سمکوی که کوم کرن وان خوندوانا دا جی کتا بحث کرد هم زاروکین دولمندا بون همین سرک عشیرتا بون همین فقیرا بون همو تیدا بون یک جوانا سال 1992 ملمالا طاهرخان لورمیه دید و اوی بو من بحثا مجاره و خوندنه و دگوت یعنی خوندکار بو گوت اگر مثلا 4-5 ساله ما او خوندن قرار بو ام 4 ساله 5 ساله به خوندنا ابتدایی بخونین پس را ام هموی بر به مسکو و هاتبانه شانده که ملوی داره خوندنا خو بلند بردوام کرا خوندوان دن هاتبانه جیمه اگر او چیم پیگه هشتبا ایرو مثلا روشا آستا روشنبیریا جواکی آنجی او مکتبا ادبی ویژه‌ای کردی روشالات کردستانی چه آستی دا بوید؟ بله که اکشار لیره ناشارین کتایی با ملخی برنامه کمان این لالقی دهاتو دا کمی کتر باسی و قطاب خانه اکین چند بردوام بو و کس تیدا پرورده بو بوچی با الفبی کریکی لکاتکا کلو منطقه خلق و الفبی نناسیوه بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقەیەم جارەمان دیارە من لێرەوە سوپاسی قاوەخانەی یوسفەکەم یاخۆ یوسف کافێ کۆفی کە ئێمان بەرنامەیەمان لێ تۆمارکە شوێنێکی جوانی کولتوریە پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتانە سپێرم. سمکۆ پیاوێکی زبردەست و ئازا بووە ئەوانەی بەرهەڵستیان کردووە لە ناوی مردون بۆچی عومەرخانی لە ناو مەرجەعەیەکی سمکۆ بوو سمکۆی مەسەلە چارەسەر دەکردن ڕێبەرێکی هەرێمی بوو پشڕاژی بوو سەرۆکی حکوومەتی ئەگەر وانە هەفگرتنێک چێکردبان دناوبەرە خۆدا بێتر ji کەمال ئاتاتورک و ڕزا پەهلەویت کاری بوون کوردا بگەهینە ئارمانجە خۆ عندك كسنة كنجي كرديد كنا برخو دبجني كورة سني أما بزمان آذري دا أخفن شيخ أحمد بارزاني دمكو سمكوب ريد كبا چند سوارين خودشينه بيكو نهيدا بچه دي بجيه تبكو جن حيليا لناقه